خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. پیاوێکی وردەکار و دەقیق لە بواری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەی هەرێم. ئەگەر پۆستەکەشی لێ وەرگریتەوە بەڵام لەبەرەوەی خۆی ئینتیمایەکی گەورەی نەتەوەی نیشتیمانی هەیە هەر بە وردەکاری ئیشەکە. منیش بە سوپاسەوە بانگشتم کردو بۆ بەرنامەی پانۆراما بۆی لەگەڵ ئەودا باسی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەی هەرێم بکەین. زۆر جار موچە و قەزیانەمان لەبیرە باتەوە یانی جوای لێکا بڕۆنە ڕقم 2 ڕقم 3 ئەگەر چی بە بەردەوامیش ئەوان ئیشیان لەسەر کردووە. بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەی هەرێم میوانی پانۆرامایە. سوپاس دەکەم کاک فەهمی. سوپاس کاک زەنە بەڕێزی هەر بشیت. ئەگەشێمەوە جارێک کات بینم سوپاس ئێنەرژی ئیش و قوت و ئەوانەت لێ بینم. سوپاس دەکەم. کاندی دیش نی بڵم بانگەشە بەڵام ینی هەر واقع دەر لە هاوڕێتی ئەوانە ئەمێ یعنی پانۆرامایەک لە پانۆرامایە باس بکەین لەسەر مەسلەی ئەوەی کە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەی هەرێم بە شێوەی کردارەکی و لە ڕووی یاساییەوە لە ڕووی هەوڵە بەردەوامەکان و چی کراوە بەڕێز کاک فەهمی دوای دێنە سەر ڕۆڵی چێتی نیشتیمانی کوردستان و هێز ویلایەتە سیاسیەکان. سوپاس کاک زانە ماندوو نەبیت ئەم فترەیە کاندید زۆرە و مەسەلەی هەڵبژاردنیش ئەمانەتێکی تاریخی و ئەخلاقیە. کورسات دەوری ئیجابی خۆی بینیوە هەمیشە لەم پرۆسەیە و تۆش بزوێنەر بوویتە بەرنامەکەتە بینم لەگەڵ کاندیدەکانە گفتوگۆی بە پێز و جێگای مشتومڕ گرنگە ئەم گفتوگویانە بۆی خەڵک بەرچای ڕوون بێت چێ ئەکا بە نوێنەری خۆی و چێ ئەنێرێت بۆ پەرلەمانی عێراق. لە ڕاستیە کاک زانە مەسەلەی کەرکووک و ناوچە کوردستانیەکان بە بەردەوامی پێویستی بە خۆ تازەکردنەوەیە. ئەو قسە گشتی کە ئێستاوتێ پێویستی بە ئەپدەیتکردنەوە هەیە ئەو ئەم مەسەلەیە بۆ ئەوەی هەمیشە بە زونیەتی لە ناو زاکیرەی تاکی کورد و قیادەی سیاسی کووردا بمینێتەوە بە بەردەوامی پێویستی بەوەیە کە ئەم بابەتە ئەم مەلەفە گفتوگۆی لەسەر بکرێت. بە بێگومان مەسەلەی کەرکووک و ناوچە کوردستانیەکان قەزەیەکی زیندووە لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسیەوە ئەتوانم بڵێم لە 2 ساڵی ڕابردووە هەندێک هەنگاو چووەتە پێشەوە پرۆسەکە. لە ڕووی سیاسیەوە خۆتان نەزانن هەڵبژاردنێکی چارن و ساس کرا. زۆر جاکڵین هەڵبژاردن گرینگە، زۆر جاکڵین کۆمەڵانی خەڵکی کوردستان سارد مەبنەوە ئەگە کەم و کورتێکی ژەیە بڕۆن بەرەو سنووقەکانی دەنگدان دەنگتان کاریگەرە بەبێ هۆ نەبووە. لە 2 ساڵی ڕابردووە هەڵبژاردننی مەجلیسی محافەزات کرا لەو شارە ئەمە لە ڕووی سیاسی و خەباتی دیموکراسیەوە کورد توانی هەنگاوێکی گەورە ببڕێت کە بە خەباتی دیموکراسی نەبووایە من بڕوام وایە ئەم خەباتە ئەم دەستکەوتەیان ئەم هەنگاوە بەدی ناهات. کورتوانی نیوەزائیەکی تقریبان پرۆسەی هەڵبژاردنەکە بەرێتەوە کە ئەمە لە ڕووی تاریخیەوە زۆر گرنگە و محافزێکی کورداندرا. ئەمە پێمانیوە تا ڕادێک تحقیقکردنی هەنگاوە یاسایی و سیاسەکانی ئێوەش نابێت کاراسانی نابێت بە بێگومان چۆن بە بێگومان ینی لە ڕووی سیاسیەوە توانیت هەنگاوێکی گرنگ بنەی لە کەرکووک. لە ڕووی یاساییشەوە کاک زانە کاتێک کە تو باسی کەرکووک ئەەکەیت قەزەیە کە دێ پێوترێت قەزەی کەرکووک لە ناو قەزەی کەرکووکیشە دەیان کێشە یاسایی دەیە لە هەمووشی زیندوتر یاخود لە هەمووشی گرنگتر بۆ کورد مەسلەی زەوی جوتیارانە کێشەی جوتیاران واتە تۆ قەزەیەکە دەیە پێوترێ کەرکووک و خانەقین و شنگال لەناو ئەم قەزەیەشە حاڵەت یەگەیە کە پێ ئەوترێت مەسئلەی کێشەی زەویوزار. لەم ڕۆژەوە لە هەشتمانگی ڕابردووە تۆ بینیت هەموو فراکسیۆنەکان دەوریان هەبوو لەوەی کە یاسایەکیان بەدیهێنا کە من پێم وایە فراکسیۆنی یەکێتی دەوری بزوێنەری هەبوو لە مەسەلەی ئەمەیە وەزیری عەدل دەورێکی گرنگی لە گەڕانەوەی لە هەڵوەشانەوەی بڕیارەکانی حیزبی بەعەز و لە دروستبوونی لە دەرچوونی بڕیارێک کە لە بەرژەوەندی جوتیاران نابێت. واتە لە هەردوو ڕەهەندەکەوە ئەتوانم بڵێم هەندێک بەرەو پێشچوون هەیە بەڵام پرسیارە جدیەکە ڕەنگە ئەوە بێت ئایا ئەم دوو بەرەو پێشچوونە بەسە بۆ بەدیهاتنی کۆی ئاوات و ئامانجەکانی ئێمە ئایا تەبایی زیاتر پێویست نییە لە بینی هێز ویلایەتە سیاسیەکانە بۆ ئەوەی ئاواتە بەدی نهاتوەکانی تریش بەدی بێت بە بێگومان بڵێ کە ڕەنگە لە داهاتووە بتوانین گفتوگۆی زیاتر لەسەر ئەوە بکەین کە ئەم ئینتیخابات ئێستا ئەکری بڵین کاک بەڕێزمی لە شنگال و زومار و مەسەلەن لە دەوروبەری مووسڵ واقعەکە و لە دەوروبەری سەلاحەدین و دیالە واقعەکە و کەرکووک واقعەکە ینی بابەتەکە ناتوانی بە یەک ڕەهەند بە یەک ئاس سەیریکەی
کاکزانە وەکو کێشە بە نیسبەت کوردەوە هەموو یەک کێشەیە بەڵام سروشتی کێشە لاوەکیەکان یاخود سروشتی تەعاملکردنی حکوومەتی عێراقی لەگەڵ ئەم خەریتەیە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر جیاوازە دواتە جۆری کێشەکان بۆ کەرکووک هەمان کێشە نییە بۆ دەشتینینەوە و ئەو تەعاملەی کە عملیاتی عسکەری لە نینەوە ئەیکات هەمان ئەو تەعاملە نییە کە ئەم هەمان عملیاتی عسکەری یان قیادەی قواتی عسکەری لە منتیقەیە هەمان ئوسلوب نییە لە خانەقین بەنەوەیەکترە لە سڵاحدین بەنەوەیەکترەوەتە ئێمە تەعامل لەگەڵ چوار محافەزەی عێراقی ئەکەین محافەزەی دیالە محافەزەی سڵاحدین محافەزەی کەرکووک کە محافەزەیەکی کوردیە محافەزەی نینەوە بەڵێ یعنی تۆ هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ چوار محافەزەیە واتە لەگەڵ چوار تەبیعەت چوار سروشتی جیاوازە تەعاملەکە جگە لەوەی کە لە بەغاشەوە بە بێگومان ئەم قەزەیە جۆرێک لە مەرکەزیت لە تەعامل بەڵام بە تەفاسیلی جیاجیا بەڵێ بە بێگومان بە تەفاسیلی جیاجیا باش تاریخی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چی بۆ بەوەی بتواندرێت ڕوانگەیشتەوەی هەبێت تاکو و کاک بافڵ پشتی پێبەستێ لە یەکەم ڕۆژی دەستپێکی بانگەشەکەی پانتایەکی گەورە لە وتارەکەی بۆ ناوچە کوردستانیەکان و تەنانەت پێکاتەکانیش کە لەوێ ئەژین تەرخام بکات. کاک زانا خۆی بۆ یەکێتی ئیشکردن لەسەر مەلەفی کەرکووک زۆر قورس نییە بۆ لەبەر ئەوەی میراتێکی گەورەی لە سەرۆک مامجلالەوە بۆ بەجێماوە سەرۆک مامجلال لە خەبات دژی دیکتاتۆریەت بە بەردەوامی لە ماوەی 35 ساڵ خەباتی بەردەوامە هەمیشە مەسلەی کەرکووک لای سەرۆک مامجلال چقی ململانیەکان بۆ لەگەڵ حکوومەتی عێراقیە کاتێک کە ململانەکان ئەگاتە دوالووتکە سەدام حوسێن لە دوای هەڵمەتەکانی بەدناوی ئەنفال و لەناوبردننی گوند و کانی و زەوی و مرۆڤ و مناڵ و هەموو شتە جوانەکانی خاکی نیشتیمانەکەی ئێمە قەرارێک دەرەکات کە هەموو کورد ئافۆ ئەکات یەک کاراکتەر لە عێراقا ئەفو ناکات و وازحیش بڵاوی کردەوە کە ئەڵێت جەلال تاڵەبانی ئەم ئەفوە نایگرێتەوە بەبێ گومان ئەمە هۆکاری خۆیە بوو هۆکارەکەش وازەح پەیوەندی بەوە بووە کە سەرۆک مامجلال لە مەسلەی کەرکووکە مساومەی نەکردووە میراتێکی گەورەی سەرۆک مامجلالمان بۆ ماوەتەوە بەبێ گومان کاک بافڵ ئەگەر تۆ دیدارەکەی جنابی نوری مالکیت بینی بێت یعنی زۆر جوان شەرحی پێگە و ڕۆڵی کاک بافڵی کرد لە ڕووداوەکانی چارەسەرکردنی کێشەی موچە و کێشاڵ پەسێراوەکانی بینی حکوومەتی یاریمی کوردستان و حکوومەتی عێراقی لێوتی ئەم کوڕی سەرۆک مامجلالە و میراتێکشی بۆ بەجێماوە هەوڵیش ئەدات و نەک هەوڵ ئەدات ڕۆڵی گەوری ئەبینێت کە سەرۆک مامجلال لە ڕابردووە هەوڵی داوە بەبێ گومان ئەمە نیشانی ئەوەیە کە ئێمە ئەم مەسلێ لای ئێمە هەمیشە مەسلەیەکی زیندووە و پەیوەندی بە هەڵبژاردنەوە نییە و پەیوەندی بە ئینتیخاباتەوە نییە پەیوەندی بەوە نییە دەنگێک زیاد دێنین یان دەنگێکی کەم دێنین ئەمە مەسلەیەکی ئەخلاقیە یعنی توێ بڵێ چوونی سەرۆک بافڵ کاک بافڵ بۆ بەغدا بۆ مەسلەی پرسی موچە و قسەکردن لەگەڵ هەموو لایەنەکان بۆ بانگەشەنی مەسەلەن ڕەنگە زۆر کەس وای هەست پێ کرد بێ ئەخۆ خۆ کاک زانە ئەمە یەکەم جار نییە کاک بافڵ ئەچێت بۆ بەغدا یعنی کاک بافڵ لە ماوەکانی ڕابردووە دەیان جار چۆیە بەغدا ئەگەر بیرتان بێت لە 2022 بوو ئەگەر بە هەڵیان نەچوو بێ کاک قوبار نزیکەی 3 مانگ بە بەردەوامی لە ناو پرۆسی گفتوگویا بوو لەگەڵ حکوومەتی عێراقیە ناکرێت مەدانی خەبات لە بەغدا بە هیچ بڕووبیان و یەک بەجێ بێڵین بۆ لەبەری بەغداد قوڵایی چارەسەرکردنی کێشەکانی ئێمەیە ئەمە بمانە ئەوە نییە من عراقی من عراقی بم ڕاستە من بنفوس عێراقیم و حرمەت لە سیادی عێراقەگرم و هەتاوەکو ئەو کاتی خەڵکی کوردستان دوابڕیار لەسەر ئەمە لە فادات ئێمە هەمومان عێراقین بەڵام بە ناسنامەیەکی کوردستانی بۆیە ئەو خەباتی کە کراوە لە بەغدا ئەو سەردانانی کە کاک بافڵ کردوێتی ئەکرێت لێکدانەوەی جیارا و جۆری بۆ بکرێت بەڵام دوجار یەک ئامانجێکی هەبووە پرسی چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیە پرسێکی مەبدەئی و ئەخلاقی بووە ئەمە دیوێکی مەسلەکەیە دیوێکی تری بابەتەکە کاک زانە هیچ منطقێک لەوەیان نییە تۆ بڵی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقیان ناکەم دەی با ئێمە لە خۆمان پرسین قیادەی سیاسی کورد گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقیان ناکات چی ئەکات دەرگا و دەواازەکانی چارەسەربوونی ئەم هەموو کێشەیە لە کوردستانە چۆن ئەبێت لەبەرەوە من بڕوام وایە گفتوگۆی قیادی سیاسی کورد بە هەموو جیاوازەکانمانەوە وەکو قیادی سیاسی کورد بڕێکی گەورە لە حکمەتی تیا لە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقیە بە پێچەوانەشەوە ڕەتکردنەوەی گفتوگۆ لەگەڵ بەغدا سەردانی نەکردنی بەغداد و ئەو پانۆرامای سەردانی یەک دوو ڕۆژی ڕابردووی کاک بافڵ بە بڕوای من هەر هەمووی حکمەتی گەورەی تایە و من ئومێد دەکەم هەموو سەرکردایەتی سیاسی کورد ئەم ئەزمونە دووبارە بکاتەوە چونکە ئێمە دەبێت لەگەڵ عێراقا تەفاهم بکەین
تەفاهم نەکەین بە بڕوای من نەک ئامانجە بەدی نهاتوەکان بەدی نایە بەڵکو ئەو ئامانجانی بەدیش هاتوون لە ڕاستیە قورسە بتوانین ئیداری کاکفەمی شکانی تەلیسمێکیش نەبوو کە پێیانوە مەسلستا تۆش بە حەزەرەوەتت دوتت من عراقچێتی ناکەم بەڵام واقعەکەت ڕوون کردەوە مەسەلەن پێشتر چارەسەری کێشەکە لە بەغدا بوو بەڵام هەر وەختی باسی بەغدا دەکرێنەوە تۆ عراقچێتی و تۆ وای و کۆمەڵێک بابەت کە هی ئێرە نیە باسی کەم مەسەلەن کۆمەڵی حزبی سیاسی گەورەش لە پشتی بوو کاک بافڵ دەستی لەسەر برینەکەدانە نابۆ چارەسەر مەسەلەن ولانی کەم بۆ پرسی موچە بۆ چارەسەرکردنی پرسەکانی تر من کێشەم هەیە لە کەرکووک لەسەر خاک لەسەر زەوی جوتیاران خۆکە بێت جیهاتێکە بێ بچم قسەی لەگەڵا بکەم وانە کاک زانم لە ساڵی 2022 لە دوای پێگەێنانی حکوومەتەکەی جناوی سوودانی یەکەمین دانیشتن لە ماڵی سەرۆک مام جەلال کرا کاک بافڵ قیادەی عراقی کۆ کردەوە لەسەر پرسی مادەی 140 یەکەمین دانیشتن لەوێ کرا کە بە بێگومان ڕوایەکی هاوبەشی یەکێتی و پارتی و کۆی هێزە سیاسیەکانی بردووە ناو کۆبنەوەکە کاک بافڵ حقیقت یعنی لە ماڵی سەرۆک مام جەلال پرسەکان دەبێت پرسی نیشتیمانی و کوردستانی بن یعنی من زۆر باشم بیر لەوێ ئەم مەلەفە سابت کرا حقیقت کاک بافڵ پێویستی بە کۆمنتی فەیسبوک و بەخۆ دەرخستن نییە ئەگەر مەسلەکە مەسلێکی مەبدەئی نەبێت ڕەنگە سلەیمانی کە شوهەواکی زۆر خۆشتر بێت لە بەخشیشی بەوەیە کە بچێتە بەغدا ئێمە کوردین ئێمە کوردستانین وە کەرکووک کوردستانیە بەڵام کاک زانە ئینسان کە سیاسەتی کرد دەبێت تەعامل لەگەڵ پێدراوی واقعیە بکات تەعاملکردن لەگەڵ حکوومەتی عێراقیە تاکو ئەو کاتی کێشەکانمان چارەسەر دەکەین پێم وایە سیاسەتێکی ڕاست و دروستە دروشمی قەومی کێشەکانی ئێمە ئاڵۆسترەکات دەبێت ئێمە وەقیادی سیاسی کورد لە ڕاستیە هەموو جوهدی بکات بۆ ئەوەی دەرگاکانی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقیە فراوانتر بکات کێشەی موچە یعنی کێشەیەک بوو غەدرێکی گەورە بوو لە خەڵکی کوردستان کرا من ناڵم حکوومەتی هەرێمی کوردستان هیچ گرفتی کەم تەرخەم نەبووە بەڵام حقیقت ئەوەی کە حکوومەتی عێراقی کات یعنی غەدرێکی گەورەیە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە خەڵکی کوردستان کردوێتی من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بە بوونی کەم و کورتیەکانی شێوە لەم مەلەفە زۆر تەندروستە عملی کرد ئێمە ناکرێت لە ڕاستی هەموو جوانەکانی خۆمان وەلاوە بنین باسی شان و شەوکەت و جوانی خەڵکی تر بکەین بەڵام کێشەکەشمان لەوێ چارەسەر بێت کێشەکەشمان هەر لەبێت چارەسەر کرا کێشەکەشمان هەر لەوێت چارەسەر کرا کاک بافڵ لە نەرایەتی هەموو حیزبە سیاسەکانی کوردستان و خەڵکی کوردستانی کرد کە کوێ بەغداد لە مانگی 6 کێشەکەی چارەسەر کرد ئێمە ئەتوانین شانازی بە خۆمانەوە بکەین بەڵام شانازیکردن بە نەتەوەکەمانەوە نابێ یەکسان بێ بەوەی کە دەرگای گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ حکوومەتی عێراقیە دابخات جەنابی سەرۆک مام جەلال بە بەردەوامی ئەیود بە زمانی زبر ئەیدۆڕێنین لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆیە زمانی چەپکە گوڵەکە باشترین بەدیلە بۆ چارەسەرکردن برادێکی مەکتەب سیاسی یەکێتی ینی وتی ئەم قسەیە بۆ ئەعلام نییە بەڵام ماوەنیە دانیشتێکی ئاسایە بووین وتی من شایەتێکم لەلایە کاک بافڵ بەرپرسە باڵاکانی یەکێتی هەر جارێک کە ئەڕۆنە ئەودی و حەمرینەوە بیریانەچێتەوە یەکێتین وا وەکو کوردێک یەکێتیش لە پێناو کوردایە بەڵام بیریانەچێتەوە حزب چیەوە حزب چییە ئیتر شەڕی کوردەکەن بچێتە بەرژەوەندی پارتی بچێتە هی ئیسلامی هیچێ شەڕەکەن وتی بەڵام ئێستا تۆ بیڵێ لێراڵێن ئەمە مزایدە ئەکەن بە زووتی وەڵاهی واقعەکە ئاوایە تۆش ئەو تێگەیشتنت هەیە زای کاک زانە هیچ گومانن نەبێکەوەیە یعنی بەدەستێنانی ئامانجی حزبی پێویستی بە سەردانی زۆر نییە یعنی ئەگەر تۆ بتەیە دەستکەوتێکی حزبی لە بەغدا بەدەست بێنیت من پێم وایە کاک بافڵ بە تەلەفۆنێک ئەتوانێت وەزیری ویست وەکیل وەزیری ویزیان حەز پۆستێکی ویزیان هەر ئیمتیازێکی وێت بەڵام ئایا ئەم قیادەیە ئەم سەرکردەیە بە دوای شتی شخصیەوەیە بە دوای دەستکەوتی حیزبیەوەیە کە ڕەنگە حیزبە عێراقیەکان خۆیان زۆریان پێخۆش بێ حیزبە کوردیەکان بە تایبەتیش دوو حیزبە گەورەکەی خۆمان داوای هەندێک شت بکەن بۆ ئەوەی ئەوی تر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان تێبدەن نا بە بێگومان ئامانجەکە لای کاک بافڵ گەورەترێتەوە ئامانجەکە لای قیادی سیاسی کورد گەورەترێتەوە مەسەلەی کەرکووکیش لەسەروی هەموو جیاوازیەکانەوەیە بۆ لە بەرەوەی کاک زانە کەرکووک مەسئولیەتێکی ئەخلاقی ئەجگار گەورەیە هیچ قیادەیەکی کوردی ناتوانێت هەروە بە ئاشکرا
بچێتە ژێرباری دەستکەوتی حیزبێەوە واز لە ئامانجە گەورەکە بێنە کە مەسەلی کەرکووک و خانەقین و دووز و دبز و هەتا ئەکو ئەگاتە شنگال و شێخان و زومار و ئەو ناوچانە بۆیە ئەم مەسلانە مەسلی چارەن و سازن بەنسبەت کوردەوە و لەناو کوردیشە یەکێتی کە میراتێکی گەوری لەسەر مام جەلالەوە بۆ بەجێماوە هەروە ئاسان نییە دەستبەرداری ئەم مەلەفە بێت کە لە پێناویە دەیان هەزار پێشمەرگی کرۆتە قوربانی ئیشکردن لە سلێمانی بۆ هەولێر بۆ دوهۆک ڕەنگە مەسەلەن کێشەی موچە و خزمەت گوزاری بێوانێ بەڵێ ڕاستە ئاسانەوەندی ڕێخستی کۆمەڵایەتی و تربیە و تعلیم و ئەوانەیە بەس لەو لا مەسەلەن لە تۆرەش باوش بگرەوە بۆ شارێکی وەکو خانەقین وەکو جەلەولا وەکو مەسەلەن کوڵەجۆ وەرە خوارەوە بۆ دووس خورمات و وەرە خوارە بۆ داقوق وەرە خوارەوە بۆ منتیقی کەرکووک ئێستا ڕەنگە باشتر بێ بەڵام تۆ لەناو هەموو پارێزگایکی گەورەی سەلاحەدینە باوەشەگری تۆ بۆ خەڵکی دووس خورمات و ئەمە ئیشکردن لە منتیقانەیە زۆ قورس نێکافامی کاک زانە ئەم منتیقانە وەکو حزب بەڵێم وەکو شەخصە لێم ئەوانە بەڵێ بە بێگومان قورسە بە بێگومان قورسە زۆر قورسە لەبەروی خۆی ئەم مەلەفە مەلەفێکی هەستیارە بەنسبەت چەندە بەنسبەت کوردەوە هەستیارە ئەوەندەش عەرەب و ئەو هێزە متەطەریفانی کە لە بەغاوە زۆر جار قسە ئەکەن بەنسبەت ئەوانەوە دێن ئەم مەلەفە ئەوەی تر ئالۆزەکەن بۆ ئەوەی کورد نەتوانێت دو ئامانجەکانی خۆی بێنێتەتی یعنی من لە تو ئەپرسم تۆ جارێ مەلەفی کەرکووک لێگەڕێ لە 1970 هەوراستری دانیشتوانی خانەقین سەدان ساڵە کوردە و کوردیش ئیداری ئەو شاری داوە ئەگەر قەزیەکە سیاسی نەبێت بۆ حکوومەتی عێراقی ناڵێ خانەقین باوگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان یعنی ئەگەر مەلەفێکی یاسایی بێت بە بڕوای تۆ ئەم کێشەیە ئەو نەباڵای بەرز ئەبێت بێگومان ئێمە یەک کێشەی یاساییمان لەگەڵ حکوومەتی عێراقیانە خانەقین بە درێژایی مێژوو دانیشتوانەکەی لە 1970 هەوراستری کورد بووە بۆ دەرفەت نادن ئەم شارە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان لە هەموو لاشەوە دراوسەکانی کورد هەموو کوردە ینی هیچ دەرفەتی گفتوگۆی هەڵ ناگرێت یعنی ئەوە نییە بڵێ ئەمە کەرکووکە تورکمانی تایە عەرەبی تایە کورد و ئاشووری تایە کە ئەمانە هەمووی خەڵکێکن بە تایبەتی خەڵکە ڕاستەنەکەی شانی ڕێزێگرتنن لەو شارەیە بەس کاکە خۆمە لە خانەقینانیە کاک مەخمور ئاخر مەخمور لە 100 کوردەوانە لەم لە 101 کوردە دەرفەتن نادن مەخمور بگەڕێتەوە سەر هەولێر یعنی لەبەرەوە دەبێت ئێمە وەکو کورد کێشەکە سیاسیە بە بێگومان کێشەکە سیاسیە بۆیە کاتێک کە من ئەڵێم کاتێک باسی سەرۆک مام جەلالەکەم لەم مەلەفانەیە یعنی ئێمە کە دەستوریشی داناوە بۆ ئیشکردن سەرۆک مام جەلال بەڵێ بە بێگومان سەرۆک مام جەلال یعنی تۆ واز لەوە بێنن لە دوای پرۆسی ئازادی عێراق چی کرد لە پێش پرۆسی ئازادی عێراقیشەوە هیچ خیتابێکی سیاسی سەرۆک مام جەلال نییە ڕووبەرە بەرفراوانەکەی بۆ کەرکووک و خانەقین و شنگال تەرخان نەکرابێت یعنی لە کووردا دووبارە نابێتەوە مەحاڵە یعنی من بەش بە حاڵی خۆم تەمەنامە کرد دووبارە بێتەوە بۆی کێشەکانمان چارەسەر بێت بەڵام هەستەکەم قورسە ئەمە میراتێکی گەورەیە هەم بۆ کورد هەم بۆ یەکێتی نیشتیمانی بەڵام ڕێبازێکی جێهێشتووە بە بێگومان میراتێکی گەورەی بەجێهێشتووە ڕێبازێکی گەورەی بەجێهێشتووە سەرۆک مام جەلال بە بەردەوامی لە دوای پرۆسی ئازادی عێراق باسی لە کوردستانی بوونی کەرکووک کردووە یەک ڕۆژ لەسەر مەجلیسی حکم کە ئەو کاتی خەریتەکە دێنێ کاکە خۆ شەرحی گەڕەکەەکانی کەرکووک ناکە بڵێمە ئەوەی عەرەب و ئەوەی کوردە ئەوەی تورکمانە خەریتەی کەرکووکی داناوە ئەڵێ ئەمە خەریتەی کوردستانە ئەمە خەریتەی کوردستانە ئێستا کە خەڵکێک هەبێت لە ژێر زمانەوە بڵێ کەرکووک بەشیەکە لە کوردستانیان لە میدیاکانان لەبەر هەندێک حاڵت نەوێرە باسی بکات سەرۆک مام جەلال لەسەر مەجلیسی حکم ئەمەی باس کرد بەڵام کێشەی کەرکووک بە مزایدە حەل نابێت کێشەی کەرکووک بە منطق حەل ئەبێت بۆیە زۆر گرینگە ئێمە لەوە تێبگەین ئەوەی سەرۆک مام جەلال بۆ ئەو شارە ئەیوت هەمووی لە چوارچێوەی کوردستانی بوونی شارەکەیا بوو 32 بە 32 مەسلەی ڕێزگرتن لە برانی تورکمان و برانی عەرەب و برانی کورد و ئاشور و پێکەوە ژیانێکی حەقیقی بڕوای بە هەموو ئەمانە بوو هەتا سەر ئێسقان بەڵام لە چوارچێوەی کوردستانی بوونی شارەکەیە گرینگە ئێستا ئێمەش ئەو ڕاستیە لەبیر نەکەین مەسلەی کوردستانی بوونی کەرکووک دەبێت لە زیهنێتی هەموو تاکێکی ئەم بەشی کوردستانە سابت بێ ئێستا بۆ نمونە ئێمە ببورە ئێمە لێرە ڕەنگە بەشێکی زۆرمان ئامەدمان نبینی وێ بەڵام خۆشمانەوێ وانە کۆبانێمان نبینی بێ خۆشمانەوێ مەهاباتمان نبینی بێ بەڵام خۆشمانەوێ وانە مەسەڵ کاڵێم من ڕەنگە تۆ بینی بێتمان بڵێ بەڵام خۆش دەوێت مەسەڵەن کە ئەزانێکی خزمەتێکا خۆش دەوێت لە بەروی کوردستان هەست ناکەی کەرکووکیش لە ئاسی ئەو قەزیێنێتەوەیە مەسەلەن ناکرێتەوە بە چاوێکی حزبی سەیریکەی بە چاویلکەی حزبی لەک چاوێکی حزبی بە چاویلکەی حزبی تەماشای مەسەلەی کەرکووک بکرێت
ئەوەی کە بەدەستیشمان هێناوە لە دەستی ئەدەی من هیچ بەرنمەیەک نەبوو لەگەڵ جەناب تا تاکیدم لە برایەتی یەکێتی پارتی نەکرد بێتەوە بۆ ئەم مەسەلەیە خۆ من یەکێتی منی لەم حکوومەتە داناوە نوێنەرایەتی یەکێتی نەبوومایە یەکێتی ئەم نوێنەرایەتی بە من نەئەسپارت بەڵام هەرگیز پێم وان نەبووە ئەم مەسلەیەکە بە حیزبی چارەسەر دەکرێت یعنی ئێوە بینیتان لە مانگی 6 کاتێک جەنابی کاک بافڵ بە نوێنەرایەتی کورد چوویە بەغداد لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران ئیسرائیل چ نائومێدیەک لەناو خەڵکا بڵاو بووبەوە هەر بە ویژدانمان بیرمان چوێ خەڵک چەند بێتاقەت بوو ئەی جەنابی کاک بافڵ کە چوێ ئێ بە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان گوڕوتینێکی زیاتری بە گفتوگۆکان نەدا تەلیسمەکەی نەکردەوە بناغی ئەم ڕێکوتنی ئێستا ناگەڕێتەوە بۆ ئەو ڕۆژگارە و جەنابی مالیکی لە دیدارەکانی و ڕۆڵێکی ئەجگار گرنگی هەبوو لە چارەسەرکردنی کێشەکانە لەوێ کاک بافڵ نوێنەرایەتی کوردی کرد نوێنەرایەتی یەکێتیەکانی نەکرد بەتەنیا بەڵام کوردیش باشی کرد کە دێت اختیاری نوێنەرایەتیەکە ئەداتە کاراکتەرێک کە لە بەغدا ئەیخوات گوێی لێ ئەگیرێت یعنی ئەمەش جارێکی تر ینی خۆشببختی بوونەتەوەکە ئێمە بۆیە هەتا وەکو بینی یەکێتی و پارتی باش بێت بۆ مەسلەی کەرکووک کێشەکان باشتر چارەسەر ئەبن بۆیە مەسلەی کەرکووک مەسلەیەکە ئەو تێگەشتنە لیوانی و پارتی دروست نەبە بە تەواوەتی کە یعنی مەلەف جیایکەنەوە مەسەڵەن بڵێن لە منتیقی کوردستانەکانی دەرەوەی داری هەرێم با تێگەشتنێکی دیکەمان هەبێ مەسەلەن لە ڕاستیە خەلەلمان هەیە وەزەرەری زۆریشی لێداوین بەڵام ئەگەر تۆ تێبیت تەماشات کرد بێ لە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێم ئومێدێکی گەورە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانە هەڵنجی بیناکراوە زۆر گرنگە یەکێتی کۆکەواشی کردووە بە بەردەوامی واز لە بەشێک لە ئامانجەکانی خۆی بێنێ لە پێناوی ئەو خەڵکی کە متمانی پێ ئەکات ئەمە زۆر گرنگە وە پێشم وایە هەر ئەمە هۆکار بۆ ئەوی خەڵک بە بەردەوامی لە هەڵبژاردنەکانە ئەم متمانیە زیاتر بە یەکێتی بکاتەوە هەتا وەکو ئەم گرفتە لە بینی ئەم دوو هێزەیە چارەسەر نەبێت تۆ ناتوانانی بڵیت دو ئامانجەکانم لەو ناوچانە ئەهێنمەتی بەڵام بەش بە حاڵی خۆم کادی سیاسی یەکێتی وە جەنابی کاک بافڵ دەورێکی ئەجگار ئیجابی هەیە لە چارەسەر بابەتێکی تر هەیە مەسەلەن کاک فەرمی باسی ئەو شارانەم کرد بەڵام لە ناو باشووری کوردستانە مەسەلە لە هەرێمی کوردستانە هەتا لە ناو سیستەمی پەروەردەشە ئەم بابەتی خۆشەویستیە بۆ ناوچە کوردستانیەکان شۆڕ نەبووتەوە من قسەیەکی هەڵبژاردننی پێشووی ئەنجومەنی پارێزگاکانی عراقت بیرهێنمەوە هاوکارم شاخەوان هاوکاری ئێمەیە لە کورسات نیوز لە گەرمیان چوو بوو بۆ شارەبان چوو بۆ سعدیە وتی کە زانیە من قەناتێکی کوردیم بانجانە کردم ئەم برمە پشتی دوکانەکە بۆیان باسە کردم کاک وڵە ئێمە کوردین بەس ناوێرین قسە بکەین مەسەلەن ئەو کاتێک کە سەرۆک مامزەلال باسەکە ئەجا ئەوە تۆ ئەز لە شارەبان و سعدیە و خواردتر بێنە کە ئەوانەوە تا بەدزیەوە ئەڵێن کوردین ئەنی وتی زۆر دڵیان بە من خۆش بە حەزیانەکە قسەم بۆ بکەن بەس هەستەکەی مەسەلەن ئێستا لە زۆر لە خوێنکار لە گەنجی تازە بپرسە بڵێ خانەقینیت بۆ خۆشەوەیان قەزیەکی سیاسی ئێمەیە زومار لەکوێیە مەسەلەن مەحمودیە لەکوێیە مەسەلەن ڕەبیع لەکوێیە کە ئەتوانین ئەوانە منتیقی کوردستانین سنون و شنگال لەکوێیە خانەسۆر لەکوێڵی وڵی نازانم هەر بەڕاستی کوردستانن هەست ناکەی لەو ڕۆکەم تەرخەمیکی نیشتیمانی هەیە و خەلەلی کردوتە سەر ئینتیمان نیشتیمانێکەمان لە ڕووی ناوچە کوردستانەکانەوە بە بێگومان کاکزانە ئەمە بابەتێکی زۆر گرنگە تو برەوەشێکی درێژم کردنەوەی بەڕاستی یعنی بەڕاستی بابەتێکی گرنگە ینی بۆ دەبێت بەشێک لە پەروەردەی ئێمە بۆ ئەم مەسلانە تەرخان نەکرێت ومە تەنها دیارم پەروەردە مەسئولیەتێکی گەوری لە ئەستوێ بۆیە ناوی پەروەردە دێنین ئەزانین چەند ڕۆڵێکی گەورە ئەژێڕن لە مجتەمەعە بۆیە زۆر گرنگە بایەخی زیاتر بەم مەلەفە بدات بەڵام تەنها گلی نابێت لە پەروەردە بکرێت دەبێ هەموو کایەکانی کۆمەلگا لە ژێر بەرپرسیارەتیان بەرامبەر مەسەلەیە من پێم وایە لە مامۆسانی بەڕێزی ئاینیەوە هەتا کۆی کایەکانی تری کۆمەلگا هەتا ئەو کەسایەتیانی کە جۆلێ گیراون هونەرمەندان وەرزشکاران هەموو ئەمانە دەبێت لەم مەلەفە دەبێت زۆر جددی بن یعنی کاک زانە بڕوا بکە مەسئلەی کەرکووک ئەوەندە مەسئلەیەکی چارە نووسازە بۆ کورد ئەوەندە مەسئلەیەکی چارە یعنی بۆتە قوڵایی استراتیژی بۆ پاراستنی سلەیمانی و هەولێریش دوهۆک و هەڵەبجەش یعنی هەتاوەکو کەرکووک تەندروستتر بێت بە بێگومان ژیان لە سلێمانی و لە هەولێریش ئارامترە بێت بۆیە زۆر گرنگە ئێمە ئەم مەلەفە کاری جددیتیا بکەین من ئەمێ لەم پرسیاری تۆ بچمە سەر مۆزوعێکی تر ئێستا ئێمە کاکزانان لە بەردەم
پرۆسەیەکی چارە نووسازین کە پەرلەمانی عێراق جا منیشتم بگەمەی ئەو نەتیجەیە ینی تۆ کە لێرە بە بێگومان کاکزانە یعنی پەرلەمانی عێراق مەسئولیەتەکەی مەسئولیەتێکی ئەجگار گەورەیە یعنی ئەم ناردنی نوێنەر بۆ پەرلەمانی عێراق لە ڕێگەی خیتابی فەیسبووکەوە نابێت چارەسەرکردنی کێشەی کەرکووک بە هەڕەشە و بە ئینفعال و بە پۆستی فەیسبووک و بەوەی ئای موچە هات و ئای موچە نەهات و ئای سەرچاوەیەکی زانیاری لە بەغدا پێڕاگەاندین کە موچە زەربە لە کەرکووک بەڕاستی ناکرێت ئەوها یعنی دەبێت خەڵک زۆر مەسئولانە لە مەسلێت تەعاملکە دەبێت ئێمە لە خۆمان پرسین هەڵبژاردننی پارێزگاکانی مەجلیسی مەحافەزە لە ناوچە کوردستانەکان کاریگەر بوو یان کاریگەر نەبوو بە بێگومان کاریگەر بوو بۆیە زۆر گرینگە کورد لەم ئینتیخاباتێ جارێ با ئێمە وەکو کورد قسە بکەین ئێمە 50% دەنگەکانی ئەو شارە بێنین لە خانەقینەوە خانەقین ئینشەڵاوە هیچ وازەحەت چۆنە بێت بەڵام ئێمە با قسە لەسەر کەرکووک و دووسخورمات و ئەو ناوچانە بکەین کە کێشیان هینە دەبێت کورد جاری وەکو کورد تەماشای ئەمە لەفە بکەین 50% دەنگەکانی ئەو ناوچانە بێنین و ئەگەر کرا 50% کورسەکانیش بێنین لە دوای ئەوە بە بێگومانێکی نیشتیمانی کوردستان حەقی خۆیەتی خەباتەکەی بۆ ئاراستەیە بێت کە زۆرینەی کورسەکانی ناوچەکە بۆ خۆی بێت بەڵام من پڕ بەدڵ ئومێدەوارم خەڵکی کوردستان بەبێ جیاوازی ئەو نوێنەرانە دەستنیشان بکەن کە توانای ئەوەیان هەیە لە بەغداد داکۆکیکاریەکی منطقی بن دوور لە ئینفعال دوور لە هەڵچوون لە چارەسەرکردنی کێشەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیە کێشەی موچە و بووجە کێشەی پێشمەرگە یعنی زیاد لە 20 بۆ 25 بۆ 30 مادی دەستوریمانەی لەگەڵ حکوومەتی عێراقیە هەتاکو ئێساکە ئەم مادە دەستوریانە بەرامبەر بە خەڵکی کوردستان چارەسەر نەکراوە کاکە قسەی چارەسەرکردنی کێشەی زمانی کوردی بەپێی مادە 4 دەستور ئەمە بە ئەندام پەرلەمانی خوێنەوار ئەکرێت و من پێم وایە ئەمە هێزە گەورەکان ئەتوانن ئەمڕۆڵە ببینن وەڵڵە ئەمە کابراەک لە فەیسبووکەوە هەرچەندی خیتابی تون بدات و کا لە قئیش لەسەر عاتیفە بکات ناتوانێت لە بەغام ئامانجە ناچێتە گیرفانەوە کاکزانە یعنی زۆر غەریبە تۆ ئەبینیت ئەوە کێشەی موچە چەندێ مزایادەی پێوەکرا کاکە ئەم کێشانە بەهێزی گەورە چارەسەر ئەکرێن بۆیە زۆر گرنگە ئێمە بتوانین لە پەرلەمانی ڕاستێک بە ڕاشکاوی بڵێ نابێ موچە و ئینتیمای نیشتیمانی تێکەڵکەین نابێ موچە و کەرکووک تێکەڵاو بکەین ئەزانی کاکزانە کێشەی موچە کێشێکی گەوری ئەلحەمدڵڵا بەرەو چارەسەر ئەمە ئومێدێکی گەوری لە دروست دەبێت لە دوای ئەوە مەسلەی کەرکووک مەسلێکی ئەساسی بێت زمانی کوردی مەسلەیەکی ئەساسی بێت کێشەی چارەسەرکردنی زەوی جوتیارانی کورد و برانی تروکمان لەو ناوچانە دەبێت مەلەفی ئەساسی بێت دەبێت پرسی پەروەەردە و ئەو هەموو مامۆستایی کە لە کەرکووک و لە خانەقین و لە شنگال سەر بە هەرێمن و هەتاکو ئێستا مەلەفەکانیان نەگوازراوەتەوە بۆ بەغداد دەبێت چارەسەر بکرێت ئەمەش بەوە ئەکرێت کە تۆ خەڵکێک بنێریتە بەغدا کە توانای چارەسەرکردنی ئەم کێشانەی هەبێت من بەش بە حاڵی خۆم پێم وایە یەکێتی مۆفق بۆ لە دیاریکردنی کاندیدەکانی خۆیان ئومێ دەکەم داوش لە خەڵکی لە دەنگدەری یەکێتی ئەەکەم ئەوانە هەڵبژێرن کە ئەتوانن قسە لەسەر ئەم مەلەفە گەورانە بکەن بۆ لەبەر ئەم مەلەفانە مەلەفی ئێجگار کاندیدەکانەوە باش نازانین کامیان هەڵبژێری بۆ زۆر گرنگە ینی دەبێت تۆ ئەمانە بە نەزەری ئاعتیبار وەربگیرێت خۆ ئێمە چیمانە ئێمە ئەمانێت هەموو هێزەکان باشترین یعنی من خۆم من یەکێکیم ئێساکۆ لە ناو بانگەشی هەڵبژاردنە بەڵام من حەزەکەم باشترین پەرلەمانتارەکانمە پەرلەمانتارەکانی یەکێتی پەرلەمانتارەکانی پارتی پەرلەمانتارەکانی برایانی ئیسلامی پەرلەمانتاری حیزبە کوردستانیەکان بن لەناو پەرلەمانە حەزەکەم باشترین پەرلەمانتارەکان ئەوانە بن بۆی داکۆکێکی باش لەمانە بکەن بۆ 2000 ئێمە کوردین بەڵام لەناو حیزبەکان شەحەز ئەەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی زۆرترین نوێنەری لەناو پەرلەمانە بێت بۆ ئەوەی ئەمەی کە ئێستا کاک بافڵ لە کۆبوونەوەکانە بەڵێنی بە ئێمە داوە بتوانێت بە هێزێکی باشترەوە داکۆکی لەم مەلەفانە تحقیقکردنی ئەتوانی بڵێ وەکو یەکێتی ئەتوانن تحقیقی باشتری مافەنەتەوایەکان بکەن نیشتیمانیەکان بکەن ئەزانی کاک بافڵ پەیوەندیەکی زۆر تەندروستی لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق هەیە ئەم پەیوەندی تەندروستە ئەوها ئاسان دروست نەبووە میراتێکی گەورە لە سەرۆک مام جەلالەوە ماوەتەوە دومیشان هەم کاک بافڵ هەم قیادی سیاسی یەکێتی باش تەوزیفی ئەم ڕۆڵەی سەرۆک مام جەلالیان کردووە پەیوەندی تەندروست لەگەڵ هێزە عێراقیەکانە مەرجی سەرەکی چارەسەرکردنی کێشەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیە و پەیوەندی تەندروست لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی شەجارێکی تر مەرجی سەرەکی چارەسەرکردنی کێشەکانی ئێمەیە لە نەتیجەیە من پێم وایە دەبێت قیادی سیاسی کورد لە دوای هەڵبژاردنەکە
دەبێت یەکێک لەو خاڵانی کە خاڵی ئەساسی بێ بۆ پێگەێنانی حکوومەتی داهاتوی عێراق پرسی جێبەجێکردنی مادەی 140 مادەی 140 دەستور و پرسی کەرکووک و ناوچە کوردستانیەکان بێت. دواتە کاتێک تۆ لەگەڵ ڕئیس وزرای داهاتوی عێراقیە قسە ئەەکەی جارێ من حەز ئەەکەم کورد بە یەک گروپی موحەدەوە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقیە بکات. ئەلێ مادەی 140 دەستور بکەنە بنەما بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراقیە. خستە بەڕێز کاکفامی یەکێتی و پارتی سێمان چوارمان خەریکی ئەوە بوون لەسەر ڕوویای هاوبەش. ئێستا بە اعترافی هەردوو لایەن 180 بۆ نەوەتی کارەکانیان تەواو کردووە لەسەر ڕوویای هاوبەش. چەند گرینگە کورد بۆ ژاردننی داهاتوو بۆ ئەوەی نەبێتە ئەوەی کە بەڕاستی هەرکەسەوە بۆ خۆی بیپسڕێت داوای ڕوویای هاوبەش لە حکوومەتی داهاتووی بەغدا بکەن. ڕوویایکی هاوبەش بۆ لانی کەم بۆ مەست تێگەیشتنە سەر کورد بودجەیە پێشمەرگەیە مادەی 140 لە پرسەکانی زمانە ئەوە تا ئێمە بەرنامەیەکمان کردتەنا لەسەر مەسەلەی پرسی زمان. بەڵێ ڕاست بە بێگومان کاکزانە چەندێک گرینگە ڕوویایەکی هاوبەش دروست بوو لە کوردستان بۆ پێگەێنانی کابینەی دێم دەجار لەوە گرنگتر دروستکردنی ئەو ڕوویا هاوبەشەیە بۆ مەسلەی کەرکک و خانەقین و کێشە دەستوریەکانی ترمان لەگەڵ حکوومەتی عێراقیە مەسلەی شنگال و شێخان و زمان و هەموو ئەو ناوچانە. ئەگەر تۆ بیرت بێت لە پرسی سەرژمێریە کورد بە موحەدی بەبێ جیاوازی چوێنە ئەم پرۆسەیەوە دەیان هزار ماڵە کورد بە دڵی خۆشەوە چەند دیمەنێکی جوان بوو. یعنی ئەگەر تێبینیت کردی بێت ئەوە نەتیجەی لێکتێگەشتنی هاوبەش و نەمانی جیاوازبی بوو بۆ چارەسەرکردنی یاخود تێگەشتێکی هاوبەش بوو ئەم پرسە چارە نووسازە. دەی زۆر گرنگیشە هەمان ڕوئیا دروست بێتەوە لە دوای ئەنجام انتخاباتەکە. من بە جۆرێکی تر ئاماژەم بەمەدا کاکزانە کە تۆمە ڕوونتر قسەت لەسەری کرد. من وتم پێویستە لە دوای هەڵبژاردن سەرکردایەتی سیاسی کورد مەسلەی جێبەجێکردنی مادەی 140 دەستور لە ناویشیا بۆ ئەگەر ورتریشی بکەینەوە بە فەقەرێکی لاوەکی کچکێکە توانی 140 جێبەجێ کرد ئەو فەقرە لاوەکی ئۆتۆماتیکیان چارەسەر دەبێت. مەسلەی چارەسەرکردنی کێشەی زەویزاری جوتیاران بکات بە پرسی ئەساسی خۆی و هەر حکوومەتێک هاتە سەر حکوم لە عێراق دەبێ ئەم وەرەقەیە واژۆ بکات اینجا کورد بچێتە ناو ئەم حکوومەتەوە. کابینەیەک نەتوانێت مادەی 140 جێبەجێ بکات. کابینەیەک نەتوانێت پرسی کەرکووگلانی کەم ئەم مادەیە چەند هەنگاوێکی بەرەو پێشەوە بەرێت کێشەی زەویزار چارەسەر بکات. ئێمە بۆ لەو کابینەیە یابینیانی هەر تەنها مەسەلەی موچە یعنی ئایا حکوومەتی عێراقی موچەمان بەم حاڵەش ئەداتێت یعنی دەبێت تێ بگەێنی کێشەی ئێمە لەگەڵ ئێوە تەنها موچە نییە. بە فراوانتر لەسەر هەموو پرسەکان یعنی دەبێ ئێمە جارێکی تر لەگەڵ ڕێکی دیکەدا چاوەڕێ ئەوە بکەین بڵین ئەوە چوین موچەتان بۆ بێنین و من لێرە دەبەرنامەی لەسەرکەم هەشدە لاوی لەسەر بکەین 15 ریپۆرتاژی لەسەر بکەین بڵێن دێ یان نایە ئەنی کاتی بنبڕکردنی یان لانی کەم یەکلاکردنەوەی هەندێک لەو پرسانە نیە بە ڕێز کاکفامی بە تایبەت ڕۆڵ یەکێتی لەم نێوەندەدا دەبێت چۆن بێ. ئەزانی کاکزانە ئەگەر ترس لەسەر موچە نەمێنی نەمایە کاک بافڵ ناچێەوە بۆ بەغدا بێگومان یعنی حکوومەتی عێراقی با ئێمە وڵام زۆر جار ڕخنم لە هەندێک برادری خۆمانەیە کاڵە برادری بەستم یەکێتی نیە بەستم لە ڕەنگە ناو یەکێتیشە ئەمە هەبێت. یعنی هەموو جوانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نابینێت دێت بە شان و شەوکەت و حینی حکوومەتی عێراقیە زۆر هەڵەدات. ڕاستە من حکوومەتی عێراقی بە حکوومەتی خۆمی ئەزانم بەڵام ئەوی بەڕاستی حکوومەتی عێراقیش لەگەڵ خەڵکی کوردستانای کە ڕاز نییە بەڕاستی ڕاز نییە. یعنی مەسەلەی موچەکەی چارەسەر ئەبێت کاکێمە ئەڵین موچە ئەی مەسەلەی میزانی ئەم حکوومەتە ئەم حکوومەتە چۆن بەڕێوە ئاچێت ئەی ژیانی خزمەتگوزاری چۆن بەڕێوە ئاچێت ئەی کەرتی تەندروستی چۆن بەڕێوە ئاچێت ئەی سیستەمی پەروەردە چۆن بەڕێوە ئاچێت. یعنی ئێستا ئێمە نەوتەکە تەسلیم کراوە 120 میلیاری شەدرێت ئێوە خۆ هەر ڕۆنی خۆمانە لە خۆمانە درێتەوە. ئەی ئەم حکوومەتی عێراقی کووە ئیلتیزاماتی ئەخلاقی و قانونی و دەستوری بەرامبەر بە خەڵکی کوردستان چۆن ئەبێ قیادی سیاسی کورد ئەمە نەبینێت. ئەگەر حکوومەتی عێراقی بە ئەو پەڕی مۆراڵێکی بەرزەوە تەعاملی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بکردایە ئەو هەموو مناقەشە و گفتوگۆ ماراسۆنیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئاکرا یان لەم کاتی هەڵمەتە گەورەی هەڵبژاردنە کاک بافڵ کەمپین بەجێ هێڵێت ئەچێت بۆ بەغدا بۆ گفتوگۆکردن کاو و کێشەکانمان ماونەتەوە. بۆیە زۆر گرنگە ئێمە تیمی بەهێز بنێری لە بەغدا زۆر گرنگە لەم بانگەشی انتخاباتەشە خۆمان بە دوور بگرین لە هەم لە دروشمیەکە
قرصە دوای لەسەرمان ینی ئەکەوێت ڕێگە بۆ پەرلەمانی کوردستان ئاسایی بێ زۆر ئاساییترە چکی من دوجار هەمومان کوردی ڕوبەڕووی خۆمانین و ینی هەمومان ئەوتە دوو کەمپین یەکێکی و پارتی دوو کەمپینی زۆر بەهێزیان بەرامبەر بە یەکتر هیم کرد لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە دوجار ئێمە کوردین ینی مشتەرەکاتی هاوبەشمانەیە بەڵام دەبێت ئاگامان لەوە بێت وەجگە لەوەش زۆر گرینگە ئێمە کە ئەچینەوە ئەو ئینتیخاباتەوە کارنامەی ئەم حکوومەتە ببینین و ڕوون بێت و وازح بی و شەفاف بێت لانی کەم لە چارەسەرکردنی کێشە سەرەتایەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیە کاک زانابیمان نەچێت من ئەمە مەلەفی منیش نییە و اختصاصی منیش نییە و زۆری شارەزانین تیا بەڵام بە مەترسی ئەبینم دەبێت بزانین گەورەترین تەحەدا لە بەردەم ئەم حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە مەسەلەی ژینگە و کەمبوونەوەی ئاوە لەم وڵاتەیە یعنی هەستەکەی زۆر بەلایەن و جێی باەخ نییە ینی بەتایبەتی حکوومەتی عێراقی لای خۆمان وەزارەتی کوشتتوکاڵ محتەمە جنابی وەزیر من خاتی بێگەر زوو گفتوگوی لەگەڵاکەم لەسەر ئەم مەلەفانە محتەمە ینی چکی ئەزانێت کوشتتوکاڵ چەند بابەتێکی گرنگە بەڵام حکوومەتی عێراقی زۆر بەلایەن محتەم نییە دەبێت بزانین مەترسیە لەسەر ئێمەش بنەتیجە یعنی بۆ یەکەمین جار کە تعریب دەستپی ئەکان لە کەرکووک ئەگەڕێتەوە بۆ هاتنی ئەو ماڵە عەرەبانی کە بۆ مەڕداری هاتونێتە ناوچی حەویجە لە بیدایەتەکانی سەدەی ڕابردووە بۆ لەوێ ئاو زۆر بووە ئاو هەواکی خۆش بووە لە وەرگای باشی لێ بووە هاتوونە ئەتا ئەو منتیقەیان داگیر کردووە بۆ یەکەمین جار تعریب بۆ ئەم مەسەلە ئەگەڕێتەوە دوای ئاودێریەک دروستەکرێت پرۆژەی ئاودێری دێتە منتیقە لە سەردەمی پاشایەتیە چەند نزیکەی 2000 مۆزەفی عەرەب دێنە ناو ئەو شەریکەیەوە بۆ ئەوەی ئەو مەسەلەی پرۆسی ئاودێری و مەسەلەی شەریکەی نەوت و دوجار ئەمانە هەر هەمووی خەڵکی عەرەب دێن لە منتیقەکە لەبەرەوە کاک زانا ئێمە لە بەردەم مەسئولیەتی ئەخلاقی مەسئولیەتی مێژووی داین بەرامبەر بە ئەو ناوچانە مەوزوعی کەرکووک لە هەموو شتێک گرنگترە ئومێد ئەەکەم نەچینە ناو هیچ گفتوگۆیەکەوە ئەگەر بەرچاومان ڕوون نەبێت لەوەی کە حکوومەتی داهاتووی عێراق ئایا موچە ئەکاتە خەبەر ئایا مادەی 140 هەنگاوێک ئەباتە پێشەوە ئایا کێشەی زەویزاری جوتیاران چارەسەرەکات ئایا سیاسەتێکی وازح و ڕوونی هەیە بۆ برایانی تورکمان بۆ عەرەبی ڕەسەنی ئەوێ ئایا دەرئەنجامەکانی سەرژمێری چی لێ ئەکات هەموو ئەمانە مەلەفی گرنگ و استراتیژین بۆ داهاتوونەتەوە کەم بێگومان بەڵام لە کۆتایی باسی چۆش بکەین کە مەسەلەن لەستایە مەسەلەن خزمەتێکی باشی کەرکووکە کرێ الحەمدولله من زۆر دڵم پێی خۆشە کاک ڕێبوار و جەماعەت و کاگاس و معدەل لە ماڵ و ماڵ هەموو برادرانی چێتی ئەبینم ئەمە هەر لەو ڕوانگەی ڕۆیشتن لەسەر ئەو ڕێبازەیە کە ڕێبازی سەرۆک مام جەلالە وڵات کاک زانا هەر کەسێک پێی وابێت لە دەروی ڕێبازی مام جەلال لە کەرکووک ئیشەکە با ئەعلانی کا بزانم ئەتوانێت 1 سانتیمەتر بێنێتە دی ئەوەی کە لە کەرکووک ئەکرێ جێبەجێکردنی ئەو فەلسفەیە سەرۆک مام جەلال بەردەوام پێی وابوو دەبێت خزمەتی ئەو شارە بکرێت بەبێ جیاوازی بەبێ جیاوازی بە خزمەت بکرێت ئێستا خزمەتی ئەو شارە ئەکرێت خزمەتێکی گەورەی شارەکە ئەکرێت هەمچ لەسەر ئاسی حزبی هەواڵ کاگاسۆ تو خۆت ئەیبینیت یعنی بەردەوام ئەو لە انتخاباتەکەی تر بۆ انتخاباتە بەردەوام هەرڵی لە ناو پرۆسی انتخاباتە بەڕاستی یعنی لە خزمەتکردنی خەڵک لەسەر ئاسی حکوومەتی خۆجێیش حقیقەت من پێم وایە خزمەتێکی زۆری شارەکە کراوە یعنی ئێمە ئەمە وەکو بڵێن حکوومەتی لۆکاڵی کاکە وەزیرە کوردەکانیشمان بەبێت جیاوازی لە کێشەی موچیا دەوریان ئیجابی بوو یعنی دوجار کورد خوێنمان یەکە یعنی ئەمان بینی هەمویان لە ململانەیە بوون هەمویان لە کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانە ئەمدان پەرلەمانەکانمان لە مەسەلەی مەلەفی کەرکووک و مەلەفی ناوچە کوردستانیەکان زۆر جار تەبا بوون یعنی بۆیە عنی ئێماڵین ڕاستە جیاوازی هەبووە بەڵام نقطەی مشتەرەکیش هەبووە ئەمی کە ئێستا کە لە کەرکووکەکرێت جێگەی ئومێدێکی گەورەیە من پێشم وایە دەرئەنجامەکەشی وەرەگرینەوە خزمەتێکی زۆری شارەکە ئەکرێت جیاوازی ناکرێت لە بینی گەڕێکی کوردی و گەڕێکی عەرەبی و گەڕێکی تورکمانیە ئەمە دەستکەوتێکی گەورەیە من پێم وایە ئەمە هەمووی جێبەجێکردنی ئەو میراتەیە کە سەرۆک مام جەلال بوو بەجێهێشتن بۆ خزمەتکردنی ئەو شارە سپاس دەکەم دوا سەرنج و دوا پەیامی بەڕێز کاک فەهمی بورهان سپاس بۆ جنابەت کاک زانا ئومێد دەکەم هەڵبژاردنێکی ئارام لە کوردستان و لە عێراقا بەڕێوە بچێت ئومێد دەکەم کەرکووک بگاتە دوا کەناری ئارامی و نوێنەرەکانی نوێنەرایەتێکی ڕاستەقینی شارەکە بکەن ئەگەر ئێستاش ناو بانگەشەیە جیاوازن بەڵام کە چوونە بەغا دوجار بیریان بێت کە مەسلەی کەرکووک و خانەقین و شنگال و شێخان و زمار مەسلەیەکی ئەجگار ئەخلاقی و مۆڕاڵی بۆ خەڵکی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم سپاس بۆ دەرفەتە سپاس دەکەم بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایەم شەومان پێشکەش کردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە